رادیو دنگی گل دنگی توی هاواتیا سلاوتان لبه لدرجه که روچالککان با آزادی جسر بروجلانز منگرتنی زندانیانی سیاسی لترکیه و باکوری کردستان لشتا پنجمین روش دا بردامه زندانیانی سیاسی لزندانکانی باکوری کردستان و ترکیه لچارچی آلماتی اساتی بوزد باره بروجلان و چار سری سیاسی با پرسی کرد منگرتنی لخواردن دست بکردوا چالکک لروج شتا پنجمین دا بردامه منگرتن لخواردن لبسحوتی تشرینی دوم و کوبا شکل آلماتی اساتی بوجلان چار سری سیاسی با پرسی کرد دست بکردوا برای تاکو 15 شباط امسال بردام بد لپنا پارسنین برجاندکان و وردامیدان با ململانی که لروشلاتی ناوراس هالگرسا و دولتی ترک و پارێزەرانی سیستمی سرمایه‌داری 25 سال پێش سەر ڕێبەر ئۆجەلان لە پلانگەرێکی نێودوڵەتی دەستگیر کرا. هەرێم محمود ئەندامی کۆمیتەی ئازادی ئۆجەلانیش دەڵێ هزری ڕێبەراکۆ تەنها دەرچێی ڕزگاربوونی گەلانە لە کارەساتەکان و پلیسە گەل خاوەنداری لەو هزرە بکات. گەلە کۆمەیەکی نێودەوڵەتی قێزەونی سەر گەلی کورد و تەواوی گەلانی ڕۆژهەڵاتی ناوین بوو لەو گەلە کۆمەیەدا وڵاتانی سەرمایەداری سەرڕای ئەوەی کە ڕێبەر ئۆجەلانیان بۆ پیلانگی ڕێگەورەیە کە هەموو وڵاتان زۆربەی وڵاتان بەشداربوون تێدا لە هەمان کاتیشا بۆ شێوەیە ویستیان لە دۆزی کورد بدەن لە دۆزی گەلانی ناوچەکە لە هەموو جوڵانەوەکانی ناوچەکە بدەن بۆ ئەوەی داگیرکاری بە تەواوەتی پێشخەن مداخلەی ڕۆژهەڵاتی ناوینیان کرد و هەتاکو ئێستاش ئەو گەلە کۆمەیە هەر بەردەوامە بە شێوازی جا بە میکانیزمی جیا ڕێبەر ئۆجەلان توانی تێکۆشانێکی هەرە مەزن لە ئیمراڵی پێش بخات تێکۆشانێک کە بەردەوامی بگاتە تەواوی کۆمەڵگەی ڕۆژهەڵاتی ناوین و بگاتە گەلانی جیهان بەگشتی ئێستا توانی هەموو ئەو بربەستانە ئەو دیواری گۆشەگیریە لە خۆیدا تێک بشکێنێ و لە هەمان کاتیشا تێکۆشانی خۆی فراوان کرد بۆ ئازادی گەلانی ڕۆژهەڵاتی ناوین و گەلانی جیهان هەڵبەتە بەرامبەر بەمەش هەتاکو ئێستا کە 25 ساڵ تێپەڕیوە لە گۆشەگیرکردنی وڵاتانی سەرمایەداری هەوڵی ئەوە دەن کە بە تەواوەتی ڕێبەر ئۆجەلان لە گەلانی ناوچەکە دابڕن خۆشبەختانە نەیانتوانیان لە لەندەنی پایتەختی بەریتانیا بۆ شەرمەزارکردنی پلانگەری نێودوڵەتی 15 شوبات بەشداری سەدان کەس ڕێپیاوانێکی ماودرێژ بەڕێوەچوو سای سروجو ئاسۆب کماڵی هاوسەرۆکی ئەنجومەنی گەلی کورد لە بەریتانیا باسییان لەوە کرد کە لە ئەڵمەتی دەی تشرینەکەمە بۆ ئازادی ئۆجەلان گەل هیچ کاتێک ڕێگە نادا بە پلانگەری ڕژێمی تورکی فاشیست و داگیرکرد کە دەسەڵاتی بەسەریدا هەبێت ئەم گەلە تا ئازادی جەستی ڕێبەراکۆ بەدەستێنێت لە کوچە و کۆڵان و چاو شارەکاندا بەرخۆدان دەکا و تێدەکۆشێ. Freedom for our leader Öcalan! Freedom for our leader Öcalan! Free, free Öcalan! Free, free Öcalan! Free, free Kurdistan! برای وی باش بزنم اگر ریبر آپو ایرو 25 سالن د زندان دای و 3 سالن ته آگاهی جریبر آپو تنه مافی مرواتی مافی انسانیتی همی جدس ریبر آپو هتی گرته او جبود بدهی بونا مایا لی فقط ایرو شلوا ام جارک دن سوز ددنه اما چالاکیه با هر گدن خورده دوای 32 ساڵ لە زیندانی دەوڵەتی تورکدا یاشار کرمزی ئازاد بوو. یاشار کرمزی دوای ئەوەی کە لە 28 تشرین یەکەمی ساڵ 1992 لە شاری ڕۆحا دەست بەسەر دەکرێت و دادگاسەشی دەوڵەت بە تۆمەتی تێکدانی یەکگرتووی و یەک پارچەی دەوڵەت سزای زیندانی هەتاتای بەسەردا سەپێنراوە دوای 32 ساڵ لە زیندان ئازاد کرا و لەلایەن هاوڕێکانیەوە پێشوازی لەکرا.
یشارکردنزی لە وکۆمەژم پێداکە بە ئەسڵ خەڵکی شاری ڕوحایە دادگای ئاسایشی دەوڵەت 32 ساڵ بەر لە ئێستا دەستگیری کردووە کە لە ماوەی 32 ساڵی زیندانەکەیدا لە زیندانەکانی ئامەد و دیلۆک و بۆڵ و خەرپت زیندانی کراوە. ساڵانێک هەزاران کەس لە زیندانەکانی دەوڵەتی تورک ڕاگیراون تەنها لە بەرەوەی کە کوردن داوای مافەکانیان دەکەن و ئازادیان دەوێت. سعدی پیرە گوتەبێژێکێتی لە وەڵامی وتەکانی سەرۆکۆماری تورکیا و بەرپرسانی وڵاتە کە یەکێتی تۆمەتبار دەکەن پشتیوانیکردنی پەکەکە ڕاگەاندووە یەکێتی ناوێ هەڕەشە بێت بۆ سەر هیچ وڵاتێکی دراوسێ و تورکیا داوای شتێک دەکات کە لە لای ئێمە بوونی نییە. سعدی ئەحمەد پیرە بە میدیای فەرمی حەزبەکە ڕاگەاندووە لەسەر ڕاستپاردەی مامجۆلال لە پەیوەندی هەرێمایەتی و سیاسی نێودوڵاتیەکان باخێکی زۆر بە جوگرافیا دەدا چونکە جوگرافیانە گۆڕە هەر بۆیە پەیوەندیان لەگەڵ تورکیا هەرچۆنێک بێ دوجار دراوسیانە و دەوڵەتێکی گەورە لە ناوچەکە. ئەو دەڵێ یەکێتی ناوێ هەڕەشەوێ بۆ سەر هیچ وڵاتێکی دراوسێ و تۆمەتانشی لەبارەی هاوکاریکردنی پارتی گرێکارانی کوردستان پەگەکەوە ڕاستێکێتی دەکرێت بەهانەی بێمانە و بێبەهان چونکە شەڕدژی تورکیا لە سنووری دووهۆکامیادیە بەڵامێکێتی تۆمەتبار دەکرێت. دەڵێن لە ماوەی ڕابردووشدا چەند جارێک بەرپرسانی تورکیا لە سەروی هەمویانەوە ڕەجەب تایب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا هەڕەشەی لە یەکێتی کردووە کە هاوکارەکانی بۆ پەکەکە بوەسێنێ. لە دوایین لە دوانی ئەردۆغاندا باسی لەو کرد دەتوانن بەرگەی زۆر بابەت بگرن بەڵام کاتێک باسەکە دێتە سەریان ئاسایشی نیشتیمانی دەرگاکانی لەبوردی تا کۆتاییدا دەخەن. یەکێک لە زیندانەکانی یاخود زیندانێک لە ناو زیندانەکانی پارتی دموکراتی کوردستاندا پامێکی ڕەوانەی دەروی زیندان کردووە و باس لە بارودۆخی زیندان و ئەشکەنجە دەرونیەکانی زیندانە تاکە کەسێک تاریکەکانی ناو زیندانەکانی پارتی دموکراتی کوردستان دەکات. وە دەڵێ کاربەدەستانی کۆنسڵخانەی دەوڵەتی تورک لەولێر سەردانی زیندانیانیان کردو و دیداریان لەگەڵ ئەنجام داوە. زیندانیەک لە زیندانەکانی ناو پارتی دموکراتی کوردستان پامێکی ڕەوانەی دەروی زیندان کردو و باز لە بارودۆخی زیندانەکان و ئەشکەنجە دەرونیەکان و زیندانە تاکە کەسێ تاریکەکان دەکات. وە دەڵێ کاربەدەستانی کۆنسڵخانەی دەوڵەتی تورک لە هەولێر سەردانی زیندانیانیان کرد و دیداریان لەگەڵ ئەنجام داوە. ئەو زیندانیە لە بەرباری ئەمنی ناوی بڵاو ناکرێتەوە ماوەی 2 ساڵ و 5 مانگە لە زیندانی پارتی دموکراتی کوردستاندایە پامێکی ناردۆتە دەرەوەی زیندان و باس لە بارودۆخی 10 کەسی زیندانی کراو دەکات. ئەو زیندانیا لە پەیامەکەی داماژەی بۆ داوا لە بارودۆخێکی زۆر قورسدا زیندانی کراوین و چارەسەری پزیشکیمان بۆ دابین ناکرێت بۆیە بە دەربڕینی بە تەواوی چاوەڕێی شەیدبوونی ئەون گزارش لەو بارودۆخە دەکەن. ئەو شخصۆتە ڕوو 8 کەس لە زیندانی دۆگ لە ژێر مامەڵە و هەلومەرجێکی هێندە سەختدان کە ئەوە بەرامبەر بە ئاژەڵانیش ناکرێت یاخود ڕەوانی ئەو زیندانانە دەکرێن کە ئەندامی تیرۆریستی داعشی تێدایە. باس لەوەش دەکایەکێک لەو زیندانیانە ماوەی 5 ساڵە لە زیندانێکی تاکە کەسی 2 مەتریدا گۆشەگیر کراوە کە بە زستان سارد و بە هاوینگەر بە. یەکێکی دیکە دوای ئەوەی کە بۆ ماوەی 6 مانگ سزادرابوو سزاکەی تێپەڕاندەبوو کەچی دۆسیەکی نوێیان بۆ کراوەتەوە سزای 8 مانگ زیندانی بەسەردا سەپێنرا و لە زیندان هێشتوانەتەوە. ئەو زیندانیە لە پەیامەکەیدا ئاماژە بۆ کردووە کە بارودۆخی تەندروستی زیندانیەکان بەگشتی خراپە. هەروەها لە پەیامەکەشیدا ئەو زیندانیەتیشک دەخاتە سەر سەردانەکانی کاربەدەستانی کۆنسڵخانەی دەوڵەتی تورکیا لە هەولێر و دەڵێ لە دوای سەردانەکەی هاکان فیدان وەزیری دەروی دەوڵەتی تورکیا بۆ هەولێر و کۆبوونەوەی لەگەڵ سەرانی بەرزانیدا لە زیندانەکاندا ڕێگەدراوە بە کاربەدەستانی کۆنسڵخانەی تورک کە دیداریان لەگەڵ ئەنجام بدەن و زیندانەکانیش پێشنیازەکانی وەزیری دەروی دەوڵەتی تورکیان ڕەت کردوتەوە. ئاماژە بۆ شکراوە کە لە زینداندا ئەشکەنجەی دەرونی دەدرێن و هەڕەشەی ڕادەستکردنیان بە دەوڵەتی تورکیا لە دەکرێت. نێوەڕۆی ئەمڕۆ تەرمی ژنێکی زیدی کە خەڵکی شوێنگالە و دانیشتووی کەمپی دومیزە لە بەنداوێکی دهۆک دۆزراوە تا ئێستا دەستگامنەکان هیچ ڕوونکردنەوەیان لەوبارەوە بەڵام نەکردوێتەوەوانە. بەپێی زانیاری سەرەتاییەکان ئەم ژنە تەرمەکەی دۆزراوەوە ئیزیدیەوە خەڵکی شوێنگالە دوای هێرشەکانی داعش ئاوارە بووە لە کامپی پەنابەرانی دومیز نیشتەجێ بووە. تا ئێستاش دەستگامنەکانی دۆکی زانیاریەکان لەبارەی ڕووداوی کوشتنەوەکەوە بەڵام نەکردوێتەوە. نووسینگەی سلێمانی کۆمیسیۆنی باڵای هەڵبژارنەکانی عێراق بڵاوی کردوێت و تۆماری بایۆمەتری دەنگدەران تاوەکو 20 شوباتی ئیمساڵ بەردەوام دەبێت واتە سبەینێ خۆتا وادەی تۆماری بایۆمەتری
لە دایکبانی ساڵی 2006 و ئەو کەسانەشە کەشتا ناوی تۆماری نوێیان نەکردێتەوە. نووسینگەی سلێمانی کۆمیسیۆنی باڵای سەر هەڵبژاردنەکانی عێراق لەبارەی کۆتایهاتنی وادەی تۆماری بایۆمەتری لە ڕاگەندراوی دامەژەی بەوە داوە کە ئەم پرۆسەی لە یەکەم مانگەوە دەستی پێکردووە تاوەکو سبەینەکە دەکاتە 20 شوبات بەردەوام دەبێت تاوەکو ئێستش هیچ بڕیارێک لەبارەی درێژکردنەوەی ئەو وادەیەوە نیە. ئەو شەخسە ڕوو وڵاتیانەی ناوی خۆی تۆمار دەکات پێویستە کارتی نیشتیمانی یاخود پێناسی باری شارستانی ڕێگەزامە کۆبوونی خۆراک و بەڵگەنامەی نیشتەجێبوون لەگە خۆیدا بێنە. جێگەی ئاماژەیە تاوەکو ئێستا کاتی هەڵبژاردننی پەرلەمانی هەرێمی کوردستان دیاری نەکراوە، بەڵام کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق بەردەوام لە کارەکانی خۆی بە مەبەستی ئەنجامدانی هەڵبژاردن لە هەرێمی کوردستاندا. پرسێکی ئەفغانستان دەڵێ بۆی هەرسەنانی بەفرەوە لە ناوچەیەکی باکوور ڕۆژهەڵاتی وڵاتەکان 6 کەسگانی لەدەسدا و 30 کەسی دیکەش گیری خواردووە و دەڵێ بەفربارین بەردەوامە ڕەنگە ژمارەی قوربانیەکانیش بەرز بێتەوە. جەمیل الله هاشمی سەرۆکی بەشی ڕاگەاندن و ڕۆشنبیری لە پارێزگای نورستان لەبارەی ژمارە و کەسانەی کە بۆی هەرسەنانی بەفر بوونەتە قوربانی ڕاگەاندووە بۆی هەرسەنانی بەفر لە دۆڵی تاتینی لە باکووری ڕۆژهەڵاتی وڵاتەکان 6 کەسگانی لەدەسدا و 30 دیکەش هێشتا لەژێر بەفردا ماونەتەوە و ڕزگار نەکراوە. ئەمەژێ بۆشکرە بۆی بارینی بەفرۆ نزیکەی 20 ماڵ پلانێکی زۆری پێگەشتووە پێدەچێت ژمارەی قوربانەکان زیاتر بەرز بێتەوە. شەو ڕابردوو شەپۆلێکی بەفربارین دۆڵی تاتینی لە پارێزگای نورستانی وڵاتی ئەفغانستان گرتەوە کە بۆ خۆیەوە تاوەکو ئێستا 6 کەسگانی لەدەساوە.